جێگری سەرۆکی هەرێمی کوردستان لە دیدارێکی تایبەتدا لەگەڵ بەشی کوردی دەنگی ئەمریکا وەڵامی چەند پرسیارێک لەسەر تەورە جیاوازەکان دەداتەوە. سەبارەت بە پیشانەوەی هێزەکانی پێشمەرگە لە ناوچەکانی مووسڵ و ئەو ناوچە جێناکۆکانەی کە لە ژێر دەستی داعش ئازادی کردوون، کۆسرەت ڕەسوڵ عەلی کە جێگری فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستانیشا جەخت لەوە دەکاتەوە هێزەکانی پێشمەرگە لەو ناوچانە ناکشێنەوە. پێشمەرگە ناکشێتەوە شوێنێکی وەزیری دەستوری عێراق دەستور لهم لاقي متفقون ري عامي عراق الخضراء كما ديت السر بكاتو او انتخانك متنازع عليها مشكله بين حكومه اليمن وحكومه اتحاد بغداد او انا مي بس يا سايو خانوا جوزي ذاك اللي في مغناك شتون نستفيد ديت الدواء او شنو انك كردستان کۆسرەت ڕەسوڵ عەلی کە لەسەر هەردوو ئاستی فەرمانڕەوایەتی هەرێم و لایەنی حیزبیش پۆستی دووهەمە وەڵامی ئەو پرسیارە دەداتەوە. ناکۆچی لایەنە سیاسیەکان لە نێوخۆی هەرێمی کوردستاندا چەند کاریگەری هەبووە لەسەر بەرەکانی شەڕ. بەڕێی من تەسیری کاریگەری نەکردەوە و خلافاتی بین حیزبەکان پێشمەرگە دەفانە و پێشمەرگە هەمووی پارتیوێکی تی بووە حیزبەکان تشەیتن بەڵام بەخەدەرەوە نەبوو کە بەری مەشاکل دروستکردن هێشتاوی ئێستاکان وەکوت موحەدە لەسەرەوەی کە یەکگرتووە لەسەرەوەی کە على أساس أما خمان حكي خمان كين وخوشمان تبي مشكلة كان من حكينا بما الشيء كان أساس ذكري عند الشيء بقى ورني اللي بيسوي. بله دوای شەڕی مووسڵ پێشبینی بەڕێستان چییە و دوای داعش هەم لە نێوان هەرێم و بەغدادا ولا هەم لە ناوخۆی کوردستاندا. بەڕێی من کورد خۆی دەگەڕێتەوە خۆی ئەگەر ناخۆی یەک بین و بەرنامەمان یەک بەرنامە نادی سیاسیمان بگۆڕین و هەندێک شتەیە نادی سیاسی مەبەستمەوەیە کە ئیدارە بەباشی بکرێت لە ناودەزەکانی حکوومەت و شەفافێتەوی لە داهاتۆ شتانە پێم وایە ئەمە کورد خازان دەکەین نەگزار دەکەین خەڵک پێی وایە کە على ئاساس باشەوە جارێک کورد ئەمریکا پێش لە کورد دەکات سیوان نییە. هەروەها پێشبینیش دەکات بۆ تەواوبوونی شەڕی مووسڵ و کۆتایی هێنان بە داعش لە عێراقدا. پێم وایە وەختی دەوێت لێنێو ئاسان نییەوەی کە خەڵک بیر دەکاتەوە ئەوانە ساری انتحاد دەکەن مووسڵ سارێکی زۆر گەورەیە دومین شارێکی عێراق لە گەورەی پێم وایە مووسڵ ئاسان نییە زۆر زوو تەواوی بەڵام هەر تاویش دەبێت بچکە نەتیجەی شەڕیان شەڕ لەبینی تیدۆ لەبینی بەرەی دموکراتی دەکات دەبێنەوە تۆریزم مستەخۆینە لەو وڵاتە. لە 11 ساڵی 2016دا کۆسرەت ڕەسوڵ عەلی خەڵاتی زێڕینی پیکاسۆی لە هەرێمی تووسکانە لە ئیتاڵیا پێدرا. پێشمەرگە کەەوەشی خۆشم بەرەی شەڕی داعش لە منتیقەی کەرکووک و ناو داخۆخ و بینی کەرکووک و داخۆخ لێن دەرێ ئەو سۆفێکی ئیتالیا تێن دەرێ خاوەری کردن دوایە پاشان گوتێمە حەزەکە داوەتکەینە بۆ ئیتالیان. ڕەوشی گوزەرانی خەڵک تەوەرێکی تری ئەم دیدارە تایبەتە بوو لەگەڵ کۆسرەت ڕەسوڵ عەلی کە ڕاشکاوانە باز لە ژیان و بژێوی خەڵک دەکات. بەڵێ ئەمە ڕۆژانە ناو خەڵک ماڵوماتمان تێکەڵان لەگە خەڵک بەشین لە خەرچی کوردستانەمەش هاتینە خەڵک خزمەتکردنی خەرچی کوردستان هاتینە لەوە نهاتینە خۆمان فەرزکەن لەسەر خەڵک و یانچنی خۆمان بەزیاد دەزانین لەسەر خەڵک دەزانین شاکریە مەعاناتیە گوستە کارەوان نیە ئاو نییە مەعاش نێشتانە و ئەمە لێ مەسئول هەموو دەوڵەتەکان حکوومەتە مەسئول لە چەند شتێک یەکەمی نانی خەڵک دومین ئەمنی خەڵک سێمین ئازادی خەڵک ئەو سێ شتە واسی لەگەر یەکتری. ئەمانە توانراوە بکرێت؟ تا ڕادەیە کرایە بەڵام من پێم وایە دەبای باشتر بکرێت چونکە ئێستا ئەمە خۆمان پێشبینیەوەمان بکرێت ڕۆژە تووشی ئەزمە ئیقتصادی دەبێن ئەوە ئیقتصادێکە ئێستا سیاسەت دەکرێت بۆ شێوەیە نییە کە ئەگەر خۆمان حەزر کردەوە نەداهات زۆر پارە هەیە لە بابەکسەر پێویست دەبێت ئێستا بکرێت ئێستا احتیاج بە معاش خەڵکمان پێ دەدا ئێستاش بەڕێ من ئەگەر بێت و خۆمان تەنزیم بکەینەوە دەتوانین چارەسەرێ و ڕۆژ بە ڕۆژ اقتصادی نەفت زیاد دەکات ئەو بداتێت لە کوردستان زۆرتر دەبێت پێم وایە ئەگەر بێتەوە ئەمە خۆمان سەرکردەکانی کوردستانمان بینی پێشەوە مەیدان لەوە ئەوەی کە هاوکاری بکەین لەو تەجروبەی هەمان تەجروبەکە ڕاستە 25 ساڵە حکومڕانی خۆی کورد حکومڕانی خۆی دەکات بەڵام 25 ساڵە بەڕێی من مشاکلی هەیە بۆ سەربیات و جابێتەوەی کە دەرزترین تەمەنی حکوومەتی کوردستانە ئەو خارەم کە حکوومەتی خازی محەممەد و حکوومەتی ئەمارەتەکانی کوردی بەڵام ئەوە لە خۆیدا بەڕێی من پێویستە زیاتر بچێنە خۆراوی خەڵک مانەتە ڕۆژانە متابە تەلەڤیزیۆن دەکەم تەلەڤیزیۆنکە بەرنامەکەیە لە NRT لە ئەم تەلەڤیزیۆنەکان بەرنامەیەنەیە کە ئەو بەرنامەیە خەڵکە خەڵک سەرنجێنەر خۆشم بەڕاستی هەندێک شەرم لە خۆشم دەکەم ئەخۆشەکە من ژیانە بەر خەڵکی ژیانی خراپ بەفرزەمە پێکەوە بژینەی خەڵکە ئەو کاتێک کە پێشمەرگە بووین
ئەگەر خۆمان پێ فێفەکان دەکەوتین و شەرمان دەکرد سەربار دەکراگە لە پشتەوە ماگۆتە بەرمەفران بیکەن نان دەکرد. بەڵام وەڵامی ئەو پرسیارەشی داینەوە بۆچی کەسایەتیەکی وەک کۆسرەت ڕەسوڵ عەلی کە خۆزگە دەخوازێت ژیانی وەک خەڵک بێت ناتوانێت وەک خەڵک بژی و تەنها خۆزگایان پێدەخوازێت. زەن کورد و لەسەر شۆرتی کوردستان دووناتی نامە لەمایەوە مەسەلەن داسە کوژرایە فەرتەخاسەیە کوژرایە هەموو لەسەر حسابکرایە جوانە هەمویان بەڕاستی ئەگەر پێ و حمایە خۆی نەکە ناتوانێتی ئینسان شتە تەلەڤیزیۆن پێ خۆش وەڵام من حەزەکەم ئازادی لە بۆ سەکردەکان نەبی ئازادی من بخیر خۆمەسمە هەر شوێنە حمایە هێمە کارەباومان لەم بەندەمان هەیە وەلی خەرچێ دەمان هەیە. ئەمە یەکەمین جارە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کۆسرەت ڕەسوڵ عەلی جێگری سەرۆکی هەرێمی کوردستان و جێگری فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان کە هاوکات جێگری یەکەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە دیدارێکی لەو شێوەیە بۆ میدیایەکی بینراو ئەنجام دەدات. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.